ئەم باخچەیە کە زیاتر لە 9 ساڵە دیواری جاکەرەوەی بۆ دروستکراوە نمونەی کللتوری پرۆژە خزمەتگوزاریەکانی بەرپرسانی هەرێمە کە بەردی بناغی پرۆژەکان لە بەردەم کامێرادا دەنێن و دواتر بە تاوانەکراوی جێی دەیاڵن و لێی ناپرسنەوە. ئەم باخچەیە دەکەوێتە سەر ڕێگەی سەیرانگەی چاوگ لە ئەڵەبجا. تا ئێستا یەک نەمامیشی تێدا نەچێنراوە. هاوڵاتیانی ناوچەکە داواکارن شارەوانی شارەکە باخچەکان بۆ سەوز بکەن. بەپێی زانیاریەکان بەوەی قەیرانی داراییەوە ناتوانرێت باخچەکە سەوز بکرێت. داواکاریمانەوەی ئەم باخچەیە لە ساڵی 2002 ئەم باخچەیە دروست کراوە هیچ گۆڕانکاریی تیان نەکراوە بەوەی قەیرانی داراییەوە ئەم باخچەیە ڕاگیراوە گینە بە بۆنەی سەیرانگای چاوگەوە کە ئەم ئەبووە ئەم باخچە زیاتر پەرەی پێ بدرایە و دروستکراوە لەسەر کولفەی بەڕێزمام جەلال مەرحوم دروستکراوە سێبیری وە کراوە لەگەڵ حەوزێک و سیاجەکەیە بەڵام لەو کاتەوە قەیرانەکە ناو بەسەرە ئیتر هیچ کۆمپانیەک ئامادە نەبووە لەگە چەند جار شارەوانی تەرحی کرد بۆ ئەوەی کەوا کەرتێکی خاڵ تایبەت بێت وەریگرە کەس وەری نەکرد بۆ ئێستا داواکاریمان لە سەرۆکی شارەوانی هەیە کە بێن بەدەمی ئەم پارکەوە سەوزیکەن و حتا ئەگەر نەخشە دیزاینەکەیشان بۆ بکەن ئێمە وەکو ئاهلی گەڕک ئەمانتوانی سەوزیکەین بەڕاستی. دروستکردنی باخچەکە ڕاستەوخۆ لەلایەن بنەماڵەی تاڵەبانیەوە جێبەجێ کراوە، بەڵام لە دوای دروستکردنی سیاجەکەی دەستی لێڵ گیراوە و کارکردن تێدا وەستاوە. سەرۆکی شارەوانی ئەڵەبجەش دەڵێت بە شێوەیەکی گشتی بۆی نەبوونی کرێکار و کارمەندی پێویست کارکردنیان لە باخچەکان ڕاگرتووە. داواشیان لە کەرتی تایبەت کردووە باخچەکە سەوز بکەن، بەڵام کەس بەدەم داواکاریەکەیانەوە نەڕۆشتووە. بەداخەوە ئێمە چەند جار لە ڕێککەرتی تایبەتەوە لەگەڵ کەسانی سەرمایهدار قسەمان کردووە، چوین سەردانی شوێنەکەمان کردووە، بەڵام بەداخەوە کە نایکەن. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی ئێستا نەک ئەو باخچەیە هەموو ئیشوکاری باخچەمان ڕاگرتووە مەعەدا جەزرە وەسەتی نەبێ سەوزی یەکەین. ئەو جەزرە وەسەتیانش کە ئێستا سەوز یەکەین بە سوپاسەوە یاخو کەرتێکی تایبەت یاخو لایەنێکی پەیوەندیدار خۆی نەمامەکانمان بۆ دابین ئەکات و بەس ئێمە ئەرکی سەوزکردنەکە ئەتوانین و پاراستنی لەبەرەوەی ئێستا ئێمە کارمەندمانیە کرێکارمانیە. ئێمە ئەم ساڵکە گەشتی یەکی حەوت نزیکەی 52 کرێکە 52 لە ستافی شارەوانی ژمارەیان ئەگاتە 52 بۆ خانەنشین بەبێ ئەوەی کەسی لە بری دابنرێت. جێهێشتنی پرۆژەکان بە تاوانەکراوی کللتوری دەسەڵاتی 22 ساڵەی بەرپرسان و حکومڕانانی هەرێمی کوردستانە کە لە هەر شار و شارچکەیەک بە بیانووی جۆراوجۆر زیاد لە پرۆژێک دەبینیتەوە کە بە نیوە ناچڵی جێهێڵدراون. بەماش لە جێی جوانکردنی دیمەنی شار و خزمەتکردنی هاوڵاتیان دیمەنێکی ناشرین بە شار دەبەخشێت و هاوڵاتیانی ژیت سوودێکی لێ نابینن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.